بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بینەرە بە ڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا خۆشحاڵین لە دەرفەتێکی نەدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست ئەگەینەوە. ئازیزان ئەگەر بە تێڕوانینێکی سەرپێیانەش سەیری ژیانی مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی و بە تایبەتی دیندار و باوەڕدار و مسلمانان بکەین دەبینین بە جۆرێک لە جۆرەکان ژیانیان لێوان لێوە لە چەرمەسەری ئەوەندەی کە ئازار و مەینەتی و ناڕەحەتی و گرفتەکانی ژیانیان بە ڕوخسارەوە ئەبینی نیو هێندەیان کەمتریش چێژی ژیانیان لێ ناخوێنیتەوە. سەیری ژیانی خۆمان بکەین ئازار و ناڕەحەتیەکان زۆر جاری خەمان پێگرن ئەوەندەی کە بە شوێن خۆشیەکانە دەگەڕێین بەڵام ئازار و ناڕەحەتی و گرفتەکانی ژیان وەردەگرینەوە. لە ئێستادا ئێمە بابەتێکمان هەیە پێی دەوترێ تۆڕە کۆمەڵایەتیەکان. هەر یەکێک پشک و پەیج و شوێنێکی لەم تۆڕانەدا هەیە ئەتوانی کە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیان و کەسەکانی تێدا بخوێنیتەوە کاتێک دەچینە ناو ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەوەندەی کە ئازارەکان دەخوێنینەوە ئەوەندەی کە گرفتەکانی ژیان دەخوێنینەوە ئەوەندەی کە چەرمەسەری و ناڕەحەتیەکان بەدیەکەی زۆر کەم باسی چێژەکانی ژیان کراوە باسی خۆشیەکانی ژیان کراوە زۆر کەم ئەوە بەدیەکەی کە کەسێک لە خۆشی و بەختەوەری و ڕەفاهێتدا دەژی. ئەمە نەک بۆ مرۆڤە ئاساییەکان بەڵکو لە ژیاننامی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وەسەلام دیسان ئەمە دەخوێنیتەوە دیسان ئەمە بەدیەکەی یعنی بۆچی دەبێ ئەم ئازارانە ڕوبەڕووی تەنانەت کەسە خۆشەویستەکانی خوش ببنەوە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لای هەمومان زۆر بەڕێز و خۆشەویست و لای ئێمەش زۆر نزیک لە خواوە سیر دەکرێت هەر فعلەن وایە کە خوای گەورە بە خۆشەویستترین کەس ناوزەندی کردووە. بەڵام بۆچی ئەم خۆشەویستەی خوایە ڕوبەڕووی گرفتەکانی ژیان بۆتەوە ڕوبەڕووی ئازارەکانی ژیان بۆتەوە ڕوبەڕووی ناڕەحەتە جەستەییەکانیش بۆتەوە. ئەم سەرنج و بابەت و دەستەواشانە دەکەینە کۆمەڵێک پرسیار و لەگەڵ بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی بانخواز و مامۆستای زانکۆ شرۆڤەیانەکەین. بەڕێز کاک دکتۆر بە گەرمی بەخێرهاتنت دەکەین بەخێر بن. دەستپاس بۆ ئێوەی بەڕێز. با باسی گرفتەکانی ژیان بکەین. لە کۆتاییەوە باسی پێغەمبەرمان کرد عەلەیهی سەڵات وەسەلام کە خۆشەویستترین مرۆڤی خوایە لە سەرزەوی کە هەبووە و هەیە. بۆچی تەنانەت پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ئەبێ ئازاری ناڕەحەتیەکانی ژیانی چەشت بێ؟ حکمتێک لەمەیە چۆن بکەین؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه وبعد. سەرەتا خۆم زۆر بە خۆشحاڵە زانم کە بە جارێکی تر بە دیداری ئەوەی ئازیز شا دەبمەوە بۆ گفتوگۆکردن دەربارەی بابەتێک ڕاستەکەی لێت ناشارمەوە ئەم ناونیشانە ئەم بابەتە کە تێڕوانینێکی گەشتبینانە بۆ گرفتەکان ژیاننامەی پەیامبەری ئیسلام بە نمونە کەم تا زۆرێک لەوانەیە ئەگەریچێک ئێستا بینەرمان بێت بڵێ ئەمانە ناونیشانیان دەست نەکەوە ئەم ناونیشانە هەڵەبژێرن. توشبوونی گرفت لەگەڵ گەشتبینی دوو ناونیشانی لەوانەیە بڵێم تەقریبەن دژ بە یەکن. کەی لە گرفت و چەرمەسەری و نەهامەتی و بەڵاو موسیبەتە گەشتبینی دەخوێنرێتەوە. خوازیارم خوای گەورە بۆ خاتی ناوە جوانەکانی وامان لێ بکات کە ئەم قسانەی ئەمڕۆ ئێمە لە خزمەت ئێوەدا ئیکەین مەڵهەمێک بێت ساڕێژی برینەکانی پێ بکەین دەردە دڵیەک بێت کە هەموو لایەکمان بتوانین بە دەفتەری حساباتی خۆمانە بڕۆینەوە کە بزانین تا چه ئاستێک ئێمە شان و باڵمان هەڵگری ئەو قورسایی ژیانەکە یاومانەتە بەری کە مرۆڤیش بەمانە گەورە ئەبێ بەمانە دروستە بێ بەمانە پێ ئەگات. مامۆستا عەباس من
عادەتم وایە بۆ هەموو بەرنمەیەک تا پێم بکرێت بە پێشەکیەک نمونەیەکی ژیری ئێنمەوە بۆ ئەوەی ڕوونکردنەوەی بابەتەکە بێ و تەمهیدێک و ڕێخۆشکردنێک بێ بۆی بچنەوە بابەتەکە زمینە سازێک بۆ ئەو بابەتە بڵێ وایە نمونەیەکی سادە و ساکار ئێمە هەمومان نەزانین لە دنیای ئەمڕۆیە بۆ ڕۆشتن بۆ شوێنێک ئێمە سیارەمان هەیە ئەو کۆمپانیایە ئەو شەریکەیە سیارەیەکی دروست کردووە مەهامی سەرەکی ئەم سیارەیە بۆ گەیاندنی تۆیە بە شوێنێک یعنی واتە ڕۆشتن سیر ڕۆشتن بەڵام شتێکیشی تیا دروست کردووە دژی ئەو سیرەیە دژی ئەو ڕۆشتنەیە کە پێوترێ ستۆپ کە ئەمەگەر سەیریکەی جۆرە لە جۆرەکان دژە بەو ئیشەی سیارەکە بەڵام بە سادەترین نمونە پێت بڵێم هەندێک جار بۆ ئەوەی تووشی هەڵدێری گەورەتر نەبی بۆ ئەوەی کاڵک بە ئەژنۆ نەشکێنی بۆ ئەوەی ئیتر ڕاوەستی بەرەو هەڵدێرێکی زۆر گەورەتر نەڕۆی پێویست بەو ئستۆبە هەیە ئەلمەوە ئەدگوازمەوە بۆ ژیاننامەی خۆمان ئەی ئەو کەسی کە ئێستا گوێت لە منە ئەی کەسی ئیماندار کە خۆت بە ئیماندارە زانی بە سەراحەت و ڕاشکەوانەم قسەیت پێڵم ئەگەر ڕەوڕەوەی ژیانت مەسار و ڕۆشتنی ژیانت وەکو ئەو سیارەیە بە عەدل و بەڕێکی ڕۆشت ستۆپی تیانە بوو لە خۆت بترسە چونکە ئینسانی مؤمن پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم فەرمێ خوای پەروەردگار ئیماندارێک تاقی ئەکاتەوە و ستۆپی پێ ئەکا و تووشی گرفتیەکە کە خۆشی بوێ بینە قەوسەین ئەلێرەوە ئەدوازمەوە بۆ ئەوەی کە زۆر ئاساییە المؤمن بەلەویون حتا ئیمانەکەشت بەهێزتر بێت ئیمتیحانەکەش قورسترە بێ چونکە من ئیمتیحانی تەلەبەیە بکەم بە پێی مستەواکە ئیمتیحانیەکەم بزانم زیرەکە پرسیاری قورستری لێ یەکەم مامۆستا بە پرسیاری ئەرزی جەنابتان بکەم ئینسان پێویستە خۆی ئەم ستۆپە بکە یان زاتێک لەسەرەوە ستۆپی پێ پرسیارەکە زۆر لە جێی خۆیەتی تەمان پێش هەموو شتێک پێت بڵێم بۆ هەموو گرفتێک کە تووشمانە بێ بۆ هەموو شتێک کە هێتە ڕێمان بۆ ئەوەی کە من بە تێڕوانینێکی گەشتبینانەوە بۆ ئەم بابەتە بڕوانم بتەوێنێتەوە دڵ ئازارە شێژێ گۆشت خوێنین ناڕەحەتە بین بە لە دەستدانی کەسێکمان خزمێکمان خۆشەویستێکمان ئیتر ئەم لە دەستدانە تاوت لە دەستدانی کۆتایی بێ لە دنیا دەرچێت یان جیابوونەوەی خێزانی بێت یان حتا کەسێکی نزیکت جگەرگۆشەیەکت کە ئیتر بیلبیلەی چاوانتە سۆمای دیدەتە لە دەستی ئەدەی هەموو ئەمانە إن القلب لا يحزن وإن العين لتدمع بەڵام هەموو ئەمانە دوجار چۆن بە دیدێکی بە تێڕوانینێکی گەشتبینانە هەست بەوە بکەم کە ئیتر لەسەری مەئجورم چۆن ئەمەی بۆ بڕوانم سەرەتا پێش هەموو شتێک مامۆستا عەباس ئاەتەکەی هەمومان لەبەرمانە بەڵام لەسەر یەک کەلیمەی ئەوەسم یەک پیتی کە ئەمە بەڕاستی تۆزێک سادە لێمان ڕوانیوە خوای پەروەردگار لە قورئان ئەفەرمێ قل لن يصيبنا إلا ما كتب نەیفەرمووە إلا ما كتب الله علينا کەلیمەی علينا بۆ زەرەرە بۆ قورسیە بۆ چەرمەسەریە و بۆ بارقورسیە نا إلا ما كتب الله لنا يعني لأجلنا يعني لەبەر خاتری ئێمە هیچ موسیبەتێک نییە ئێمە ئەیهێنینە پێش بەندەکان إلا کە بۆمان نووسیون لەبەر خاتری ئەوانە لەبەر دیدە و جوانبینی ئەوانە بۆ ئەوەی ئەوان کە گەڕانەوە لای ئێمە حساب و کتابێکی تایبەتیان بۆ بکەین لێرەوە مامۆستا عەباس دیسان دووبارە یەکەمەوە ئەگەر ئینسانێکی ئیماندار هەموو ئیشەکانی باش بوون ئیشی بۆ مەیسەر بوو خەفەت و مەینەتی نەخۆشیەک چەرمەسەریەک نەهاتە پێشی بە دەفتەری حساباتی خۆیان بڕواتەوە لەگەڵ خوای پەروەردگارە کی ئەڵێ خوا ئیهمالی نەکردووە ئەبێ ئاگاداری و حاڵەتە ئەوەندەی کە ستۆپی پێناکە ئەبێ حسابت بکە بە تەئکید چووکە بە دڵنیاییەوە سعیدی نوڕسی کتێبێکی زۆر جوانی هەیە زلەی میهرەبانی جارجار مرۆڤی ئیماندار پێویستی بەم زلەی میهرەبانی هەیە بۆ ئەوەی ڕای چەنێنێ یەک شتێکە لە هەندێک شوێنە باس کراوە هەندێک شوێنی تایبەتی بەرز و بڵند و گەورە هەیە لە بەهەشتا بۆ کۆمەڵە ئیماندار دانراوە بەڵام ئەم ئیماندارانە لە دنیاە کردەوەکانیان لەو ئاستیانی شایانی ئەو شوێنە بن خوای پەروەردگار بە بەڵاکان تاقییان نەکاتەوە
بۆ ئەوەی معدەنیان معدەنێکی پاڵفتە بێ شایستەی ئەو شوێنە تایبەتە بن کە خوای بۆ دیاری کردوون لە بەهەشتا. ئەلێرەوە ئەدگوازمەوە بۆ ئەوەی کە پێت بڵێم ئەگەر بڕیار بێت بەڵاو مصیبەت چکە هەندێکمان هەیە ئەم تێڕوانی نەی هەیە ئەگاتە حاڵەتێکی مەئیوسی و بێتاقەتی خوای پەروەردگار کەسی نەدۆزیەوە من نەبێ. ئەرە باشە بۆچی ئەبێ هەر ئێمەمانان ئەلەم گرفتەیە بین؟ بۆچی خەڵکانێک دوورە دینن هەموو ئیشێکیان مەیسەر و ئێمەمانانی ژێکمان بەدوو نابێ؟ ئەرە خوای گیان ئەم بەڵاو مصیبەت چێ لەم ماڵوم ناڵێ من دووری ناخەیتەوە؟ خوای گیان کەسێک نەدۆزیەوە من نەبێ؟ خوای گەورە لەمە بەڵاتر و مصیبەتری لایە بیڕێژێ بەسەرما یەک و دوان وسیان نییە. ینی هەموو ئەم شەکوایانە ئوستاز بمبورە ینی چۆن لە پەیامی هەموو ئەمانی کە جەنابەت باسیەکەی لە چارچەوەی ئەم پرسیارەی ئاجیانە بێتەوە ئەویش ئەوەیە کە چۆن لە پەیامی ئەم قەدەرانە تێبگەین، چۆن لە پەیامی ئەم مصیبەتانە تێبگەین کە بەرەو ڕوومانە بن، چۆن لەوە تێبگەین کە ئەمە لە بەرژەوەندی ئێمەیە، چۆن پەیامەکان بخوێنین. طبعا ماوە سابەز لە سورەتی ئەلبەقەرەیە ئێمە ئاەتێکمان هەیە کە زۆر جار لە بواری تەعزیە و ئەم شتانەیە مامەسای ئاینی باسی ئەکا و حتا لە قورآن خوێنەکانیش کە لێ ئەدەن. گوێ لەم ئاەتە بگەرگە خوای پەروەردگارە فەرمێ وَلَنَبْلُوَنَّكُمْ بشيء من الخوف والجوع ونقص من الأموال والأنفس والثمرات. هەموو ئەمانە یەکسەر وەڵامەکەی نافەرمێ ئێمە بۆ ئەوەمانە کە بزانین چۆنن، یەکسەر لە وەڵاما فەرمێ وەبەشر مژدە گەشتبینیەکەیە. ئەمان هەموو مصیبەت بوون، نەبلوەنەکم اختیبار و تاقیکردنەوەکە بوو، بەڵام خوای پەروەردگار فەرمێ بشەیئن، نەیفەرموو تووشیانەکەین، فەرمووی بە بەسێ شتێکی بەسیت لەم بەڵایانە. لەبەرەوە کەسێک کە بەڵایەکی تووشە بێ، ئیمامی ابن قەیم قسەیەکی زۆر جوانەیە لەسەر ئەم ئاەتە کە ئەفەرمێ بشەیئن. ئێوە کەسێک کە گوێت لە دەنگی منە ئێستا حالیەن ئاگاد لە منە کە تۆ کە تووشی مصیبەتێکە بی، هەر بەوەی بێنێرە پێشاوی تۆ ئێستا لەم لەحزەیە هەیە مصیبەتەکەی زۆر چەند قال لە تۆ گەورەترە. بۆیە پێویستە لەو کاتەیە ئێمە سوپاسی خوا بکەین لەسەر ئەوەی کە مصیبەتەکەی هەتا ئەم حەدەیە لەمە گەورەتر نییە، چونکە هەمانە لەمە مصیبەتی زیاترە، هەمانە لەمە چەرمە سەرترە. کابرا خاچی نەشکا بوو ناڕەحەت بوو کە کابرای بینی بوو هەردوو خاچیان قرتانوە. لەبەرەوە لەو دقەیە کە تووشی گرفتێکەبی بیهێنەرە پێشاوی خۆت، ئەم مصیبەتی تۆ شەیئەنێکە شتێکی بەسیتە لە چاو مصیبەتی گەورەترە. دوو ئەوە بزانە کە ئەم مصیبەتی کە تووشی تۆ بووە خوای پەروەردگار ئەیەوێ لە مقابلە بتکاتە خاوەنی ئەو موژدەیە وەبەشر الصابرین. مامۆستا عەباس درەخت و شەجەرەی حقدی یانزە برا ئەگاتە ئاستێک کە برایەکی بچکۆلەی جگەرگۆشەی جوانیان فڕە بەنە بیرەوە، بەڵام لەم درەختی حقدە بە دوایە 40 ساڵی چەرمەسەری باوکێک تا ئەگاتە حاڵەتی نابینایی، سورمەی چاوانی لە دەستدا و نابینا ئەبێ، و دوجار سجنێک ئەگەر لە ماوەیەکی زەمەنی کەما بوایە یوسفی نەئەکرد بە یوسفە، بەڵام خوای پەروەردگار سجنەکەشی بۆ تەئخیرەکە لە 4-5 ساڵێک و بۆ 9 ساڵێک زیاتر بضع سنین بۆ ئەوەی دوجار بیکاتە ئەوەی کە خەزائینی ئەرزی باتە دەست، گرفتێکی گەورەی مرۆڤایەتی چارەسەر بکە، ئەو کاتە خەڵکان پێویستیان بەم بێت. هەر بۆیە لە ئاخری سورەتی یوسفا بەم ئاەتە کۆتایی پێێنێ إنه من يتقي ويصبر فإن الله لا يضيع أجر المحسنين. ئەوەی کە لە خوا بترسێ. ئیزا ئەسێ مەوزوعی تەقواکەشت بۆ باسەکەم کە لە تەقوا لە چەند شوێنە هاتووە کە ڕزگارتەکە کە زۆربەی زۆری شوێنەکە باس و خواسی مصیبەتە. وەیەصبر کەلیمەی سەبر دوای یەک وشە لەسەر سەبر بۆ باسەکەم کە بزانین لە مقابلی شتەکانی ترا سەبر چییە. فإن الله لا يضيع أجر المحسنين. مامۆستا عەباس من و تۆ تووشی بەڵایەکی گەورە و مصیبەتە بین، گرفتێکی زۆر قورس، هەرچەند ئەی هێنی و ئەی بەی لێک دانەوەی بۆ ئەەکەی زۆر قورسە، زۆر قورسە، زۆر ناڕەحەتە.
خریکە لەتر لە پێستی خۆ دێتە دەرەوە تەنها دانیشەوە چاوێ بن و خوێنە و گفتوگۆی لەگەڵ خۆتا بکە بڵێ ئەی فڵانە کەس بە خۆت بڵێ ئەم موسیبەتە کە هاتووەتە پێشم مەگەر بە ئاگاداری کەسێک نییە کە یودەبر الئەمرە بە ئاگاداری خالقێک نییە کە ئاگای لە هەموو شتەکانە دێ ئێو کەسەی کە ئەمەی بەسەر تۆیا هێناوە خالقی تۆ نییە مالکی تۆ نییە یعنی ئێمە ومانن کە موسیبەتەکانمان تووشە بێ ئێمە لە مقابلە باشترین شت کە دەستەواشەیە بەکاری بێنین خۆی پەروەردگار فەرمێ ئیننا لله وئنا إليه راجعون بەس لەسرم دەستەواشەی ڕاتەگرم بە وردی گوێم لێ بگرە ئیننا لله یعنی ئێمە موڵکی خوین مامۆستا عەباس دارتاشێک کە کۆمەڵێ دار بەدەستیەوەیەتی پارەی باشی بەم دارانەیاوە چووە لە کۆمپانیایەک دارەکانی کڕیون پارەی حەماڵی و نەقڵ و هەموو شتێکیاوەتە هێناوێتە دوکانەکەی خۆی ئەم دارە گەورەیە دائەنێ و مشارێکی پیاهێنێ ئەیکا بە سێ چوار کردەوە زوڵم لەم دارانەیەکە ئەوێن دارانە پارچە پارچەکە و تەواو فڕیاننا یا بۆ ئەوەیە کە ئیشێکی جوانتری پێ بکە و شتێکی پێ بنیاد بنێ کەواتە ئەو کەسەی کە خاوەنی شتێکە کە خاوەنی موڵکیەکە قەت تەسەڕوف ناکات لە موڵکی خۆیان بە شتێک کە زەرە لەو موڵکەی خۆ بێ کە ئێمەش خۆمان تەسلیمی خوا کردووە و موڵکی ئەو خالقین خوای پەروەردگار ئێمەش بەهی خۆی ئەزانێ قابیلە تەسەڕوف لە ئێمە یاکا بە شتێک کە زەرەری خۆمانی تیابێ مەگەر خوای پەروەردگار عادل نییە مەگەر پەروەرێنی بە حەق کەسێک نییە لە خۆمان بەڕەحمترە لە خۆمان و دوجاریش لە ئاەتەکە فەرمێ وئنا إليه راجعون یعنی چی وئنا إليه راجعون یعنی کاتێک ئێمە بۆ لای ئەو ئەگەڕێینەوە لا يعزب عنه مثقال ذرة هیچ شتێکی لەوە نابێ ئەگەر لێرەشا پاداشتەکەی نابینی لە دنیاە کە إليه راجعون قابل خوای پەروەردگار پاداشت نەهاتەوە ئێمە لێرە پێویستمان بە تەخواکەیە بۆ دروستکردی ئەم تێگەی هێشتا ماومە لەسەر ئاو چەمکە ڕاتگرم و تۆزە خەفەتی شێڕەمێ وئنا إليه راجعون کە ئێمە بۆ لای خوای پەروەردگار ئەگەڕێینەوە و مالکی حەقیقی ئێمە ئەم خوای پەروەردگارەیە کە گرفتێکمان بۆ ئەهێنێتە پێش دڵنیا بە لەوەی کە لە ڕۆژی قیامەتە بەپێی نەسڵی فەرموودە و ئاەتەکانیش بۆ پاداشتی نوێش کە نوێژت بە مەزبوطی کردووە پاداشتی تایبەت و جوانی و نەبڕاوی لەسەر وەرەگریت ئەوە پاداشتی نوێژەکە بۆ ڕۆژوە بە هەمان شێوە باقی ئەعمالەکانی تریش بە هەمان شێوە پاداشتێکی جوانی لەسەر وەرەگریت بەڵام خوای پەروەردگار بۆ مەوزوعی ئارامگرتن لەسەر گرفتە دنیاییەکانە فەرمێ يوفى الصابرون أجرهم دەستنیشانی ناکە بغیری حیساب خوای پەروەردگار بۆ ئەو کەسانەی کە ئارامگرن ئارامی دەکەنە کاڵایەک بۆ باڵای گرفتەکان کە بۆیان یەنە پێش و ئێستا دوجاریش کۆمەڵە نمونەت بۆ باسەکەم کە ئینسان ئەگاتە ئاستێک بەسەر ڕاء تێئەگا گرفت بەخۆشی تێئەگا پێشوازی چەرمەسەریەکانەکە بەکو چۆن پێشوازی نێعمەتەکانەکە سەیری نیقمەتەکان بە نێعمەتەکە سەیری زەحمەتەکان بە ڕەحمەتەکە ئەوەنە گەورەیە ئەوەندە مەزنە چکە یەک پارچە دڵی بۆتە عەرشی میهرەبانی خوا و نمونەی خەیاڵی بۆ باز ناکەم داستان و ئەفسانە بۆ باز ناکەم نمونەی واقعی ئەمڕۆشە بۆ باسەکەم و ئەمڕۆ کەسی وامانەیە بڵێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب پاداشتی ئەوانەی کە ئارامەگرن لەسەر ئەم چەرمەسەرە دنیایانەی کە بۆیانێتە پێش لەبەرەوە مامۆستا عەباس دڵنیا بە لەوەی کە ئەو کەسێک کە گوێ لە دەنگی منە ئێستا ئێمە دنیای ئەمڕۆ وامان لێ هاتووە باوەڕتان نەبێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەوەندەی ناخۆشیەکان بەدی ئەەکەین و سێرجانەکەین یەنە پێش چاومان ئەوەندەی گرفتەکان زۆرن خۆشیەکان زۆر کەمن هەموو ئەوان کە لە وەتەری زەوقی تۆ ئەیەن ناخۆشیت بۆ ئەهێنە پێش جۆرێ لە کەئابە و مەینەتیت بۆ دروستەکەن هەموو ئەمانە دڵنیا بە لەوەی کە بە فەرمانی خالقێکە هەندێک جار بۆ ئەوەیەتی کە پێت بڵێت
کاتی ئەوەتە کە ئەتر تاقیکردنەوەی کرد لەگەڵا بکەم بۆ ئەوەی کە پاڵفتە بکەم بتکەم بە خاوەنی ئەو پاداشتی کە بۆت دانراوە. مامۆستا عەباس ئەگەر بڕیار بێت ئێمە ئەم دید و تێڕوانی نەمان هەبێت نابێ خۆشەویستان تووشی مەینەتی بن، ئەوانەی دوورن لە خوای پەروەردگار تووشی چەرمەسەری ئەبن. مەگەر هەیە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نازدارتر و ئازیزتر و خۆشەویستتر لای خوای پەروەردگار؟ ئەی بۆچی پێغەمبەرێکی ئازیز و خۆشەویست هەر لە دەستپێکی ژیانیەوە کە دەرکەوتنیەتی و هاتنە ناو دنیایەتی ئەبێ لێوان لێو بێ لە مەینەتی تا ئەو ڕۆژەی ئەگەڕێتەوە. پێغەمبەرێکی ئازیز صلی الله علیه وسلم لە ژیانی ڕۆژانەی خۆیدا لە مەرحەلەی باوکایەتیە تا ئەو ڕۆژەی وەفاتەکات چی مەرگی خزم و کەسوکارێتی بە مناڵەکانیشەوە ئەیبینێت کە ئەمە پەیامێکە بۆ باوکان بە قورسی مەزانە. پێغەمبەری ئازیز صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا ڕۆڵەکانی بینی، مەرگی مڕۆڵەکانی خۆی بینی، براکانی خۆی بینی، مەرگی خێزانی خۆی بینی کە بڕبڕەی پشتی بوو. مامۆستا عەباس یەک نمونەی بەسیط لە چکۆی من تەوەری بەرنامەکەمان ژیاننامەی پەیامبەری ئیسلام بنمونە. طبعا کتێبمان هەیە 900 لاپەڕەیە المصائب الجسدية للنبي صلى الله عليه وسلم تسلية للأمة. 900 لاپەڕە هی ئەو چەرمەسەریە جەستەی بەس جەستەیانەی کە هاتوونەتە پێشی وەکو تەسلیە و دڵدانەوەیەک بۆ ئومەتەکەی. مامۆستا عەباس پەیامبەرێکی ئیسلام کە هێشتا لەسکی دایکایەتی لە دایک نەبووە ناخۆشترین هەتیوی ئەو هەتیویەیە کە باوکی خۆت بە چاوی سەر نەبینی. لەسکی دایکێکی 15 ساڵایە، باوکێکی 24 ساڵ بۆ بازرگانیەک لەگەڵ خێزانی میهرەبانی خۆیان کە خێزانەکەی تاقانەیە، خات و ئامینە تاقانەیە، خوشکی تری نییە، خێزانی عەبدوڵایە، عەبدوڵای باوکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بە نمونەیەکی ڕۆمانیانە بۆت باسەکەم بۆی خەڵکی لێم تێبگەن. ژنە گیان ئەزانم کە حاملەیت، بەڵام ئەتە خۆت ئەزانی من بازرگانم، بژێوی ژیانمان وا ئەخوازێت لەگەڵ خزم و کەسوکار و بازرگانەکان بچین بۆشە. ئینشاءڵڵا بە سەربەرزی ئەتبینم تایەمەوە ئاگاد لە خۆت بێت، ئاگاد لە کۆرپەلەی سکت بێت، ناوچەوانی ماچەکاو ئەچێ بۆ بازرگانی. بازرگانی زوەکو ێسە نەبووە، مانگێکیان پێچووە، ڕێگەیەکی ناڕەحەت و زۆر ناڕەحەت. لەو سەرۆکەیەتەوە سەرێکی خاڵوانی ئەدا، چونکە خاڵوانی پەیامبەری ئیسلام لە مەدینەن. لەوانەیەکی بپرسێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە خەڵکی مەکەیە بۆ قبری باوک و دایکی لە مەدینەیە، ئێمە پرسیارە. لەو سەرۆکە ئەگەڕێتەوە تووشی ناڕەحەتیەک و چەرمەسەریەکی زۆرە بێ، نەخۆشیەکی کوشندە لەوێ وەفاتەکە و ناگەڕێتەوە. خات و ئامینە زۆر بێت تاقەتە بێ بۆ ئەوەی کە ئەوتە ئەم کۆرپەلەیە لە دایکە بێ کە باوکی خۆی نابینێ. بۆ ئەمڕۆ لەوانێت تۆزێ ئاسان بێت چونکە سێڵفی و ڕەسمگرتن هەیە، مناڵەکە کە گەورە بوو ڕەسمی باوکی خۆی بینێ، بۆ ئەو سەردەمە باوکی خۆی نابینێ. پەیامبەرێکی ئیسلامەتە دنیا باوکی خۆی نابینێ، باوکێک لە غەریبیە ئەمرێت، فریای ئەوەش ناکەوێت کە لە بەرهەمی کەسابەتەکەی بێنێتەوە بۆ مەکە و ئەم دایکەی کە ساڵێکە مانگێکە هاوسەری خۆی نەبینیەوە. ئەمەش گرفت نییە تا ئەم لەحزەیە. دایکێکی میهرەبان تەمەنی ئەبێ بە 17 ساڵ، دوای 2 ساڵ پاش ماوەیەک کە ئیتر مناڵە لە دایک بووە، گڕوگاڵی ماڵی دەستی پێ کردووە. لەم ماڵەیە ماڵێکی هەتیوبار تەنها 2 کەسیتیان، خات و ئامینە لەگەڵ ئافرەتێکی گەنجی 15 ساڵ. خات و ئامینە بۆ بە 17 ساڵ. پەیامبەرێکی ئیسلام تەمەنی 6 ساڵە. ئەڵێ ڕۆڵە شیرینەکەم، تۆ باوکی خۆتت نەبینیەوە، من زۆر بیری باوک دەکەم، حەز دەکەم سەردانێکی گۆڕەکەی باوکت بکەیت. دوای 6 ساڵ سەری ئەوە فایەکە. کچێکی گەنج لەگەڵ دایکێکی 17 ساڵ لەگەڵ کوڕێکی 6 ساڵ بە پێ 500 کیلۆمەتر بە پێ ئەڕۆن، بە پێ 500 کیلۆمەتر ئەڕۆن کە 12 ڕۆژ و نیوەکە، بە پێ 6 ساعات و نیوەکە بە سیاری فول مازەفات. ئەچنە مەدینە بۆ سەردانی خاڵوان و بۆ زیارەتی کوڕێکی 6 ساڵ 500 کیلۆمەتر بە پێ ئەڕوا بۆ بینینی چی؟ بۆ بینینی قەبری باوکی.
زیارەتی قەبری باوکی ئەکەن لەو سەرۆکە ئەگەڕێنەوە بە پێ 3 شەو بە پێ ڕۆن 3 شەو بە پێ ئەڕۆن 150 کیلۆمەتر مەدینە بەجێ ئێڵن ئەگەنە شوێنە پێڵن ئەبووە سەحرایەکی کاکی بە کاکی شاخی بورکاناوی ڕەش 3 تەپۆڵکەیتایە خات و ئامینەی 17 ساڵ لەم سەحرا کاکی بە کاکیەیە تووشی سەرێشەیەک و سکێشەیەکی قورسە بێ کەس لەگەڵ کچێکی 15 ساڵ و مناڵێکی 6 ساڵانیە ناڕەحەتی ئەگاتە ئاسێک بۆی دەرەکەوێت کە ئەتر ناتوانێت بڕوە لە عەرزەکە ڕائەکشێ هەیە و نییە چارۆکێکیان پێیە سەرینی ژێرسەری بەردێکە بە زەلیلیەکەوە سێری کچە گەنجەکە کاکە لەگەڵیانایە ئەڵێ ڕۆڵەگیان ئەم نەخۆشیەی من هی ئەوە نییە بتوانم بێمەوە بۆ مەککە ئەم 350 کیلۆمەترم بۆ نابڕێ ئاگات لەم مناڵەم بێت چونکە ئەم مناڵەم پاشە ڕۆژێکی پرشنگداری ئەبێ چونکە کە لەدایک بوو بە سەجدەوە لەدایک بوو نورێک لە نێوچەوانی یای لە بوسڕا خۆم چاوم لێ بوو مناڵی چاوگەشی 6 ساڵ سیرێکی دایکێکی تاقانەی میهرەبانەکات وردە وردە عارەقێکی زۆر لە ناوچەوانیەتە خوارەوە بە چاوێکی زەلیلی دەستی مناڵی گرتووە دەستی کچەکە گیانی دەرەچێ مناڵێکی 6 ساڵ بە چاوی خۆ و 3 ڕۆژ لەوە پێش چوویتەتە سەر گۆڕی باوکت ئێستەیەی لە بەرچاو خۆ تا کێ وەفاتەکە دایکێک تەمان لە زمانی عەرەبیە کەسێک باوکی بمرێ پێی ئەڵێن یەتیم بەڵام دایکی پێی بمرێ پێی ئەڵێن لەتیم لەتیم بە زمانی کوردیانی لە زلە لە خۆدان لە کوردەواریە جوان تەرجەمەی ئەم مشەیە کراوە زۆر جار مناڵ بە باوک هەتی و ناکەوێ بە دایک هەتیوەکەوێ بۆیە پێوترە لەتیم حەق وایە لە خۆی بە ئەوەندەی تر ئازارێکی پێغەمبەر گەورەیە بێ تەمان مامەسە عەباس نە ئاپۆڕایەکی جەماوەریان لەگەڵایە ئەم جەنازەیە بەرنەوە بۆ مەککە نە کەسێک هەیە دڵی بداتەوە نە کەسێکەیە دڵیان باتەوە نە یارمەتی دەرێکیان هەیە ئەم جەستەیە هەڵگرن نە ئیحتیاتی ئەوەشیان کردووە بۆ ئەم سەفەرە پاچێک و خاکە نازێک بێنن بۆ هەڵکەندنی گۆڕێک لەبیرمان نەچێ مناڵەکەش کێیە ئازیزترین کەسی مناڵێک بە پەنجە نەرمونۆڵەکانی لەگەڵ کچێکی گەنجی 15 ساڵە 2 ڕۆژ چاڵ هەڵەکانن بەدەست چاڵێک 2 ڕۆژی پێچێ چکە خۆتە زانی هەڵکەندنی قەبر لە تەبۆڵکەیەکی شاخاوی وەکو عەرەبستانی سعودیە کە ئەبوایە ئێستا لە یوتوبا لێن شوێنەکەی تقریبان دەستنیشان کراوە چاڵێک هەڵکەنی بۆ شاردنەوەی جەستەی دایکت بینینی گۆڕی باوکت سارەژ نەبووە ئێستا بە چاڵ زوو سەر بەرزەکاتەوە بۆ کچەکە ئەڵێ ئەوە دایکم بۆ کوێ ئەنێرین بۆ کوێی ئەبین ئەوە دایکم چی ئەکا زوو دەستێک بە دەموچای دایکیانێ و تەپوتۆزەکە لە ئابا و کچە گەنجەکەش پێ ئەڵێ ڕۆڵەگیان ئەبێ دایکت بشارڕێتەوە ئەلێرەوە من ئەمەوێت دڵنەوایی هەموو موسڵمانێ بکەم کە ئیتر لەمە موسیبەت قورسر کامەیە مناڵێک هێشتا 6 ساڵە ئەم موسیبەتە گەورانی بەسەرایەن ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لێوان لێوە لەم چەرمەسەریانە بەڵام دڵنیابە بۆ ئەوەی کە بیکاتە پێشەوای مرۆڤایەتی پێغەمبەری پێغەمبەرەکانیش پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم پێغەمبەری پێغەمبەرەکانیش بووە بۆ بەڵگەی ئەم قسەیەم ئەو کەسێک کە گوێت لە دەنگی منە بڕۆ سەیری ئایەتی 81 سورەتی ئالی عیمران کە کە وعدی لە پێغەمبەران هەڵگرتووە ئەقرارتم بڕیارتانە کۆمپیالەکەتان ئیمزا کرد بەڵێ ئەقرارنا شایەتیاندا کە پێغەمبەری خوا صلی پێغەمبەرە پێغەمبەری خۆمان صلی الله علیه و سلم پێغەمبەری پێغەمبەرانیشە دەبووە هەڵگرتنی ئەم پەیامە قورسە ئەبێت تووشی ئەم مەینەتیانەی بکە بۆ ئەوەی ئامادەیکە ئەلێرەوە مامەسا عەباس هەموو ئەوانەی کە تووشی چەرمەسەری ئەبن دڵنیا بە کە خوای پەروەردگار ئیشێکی گەورەتری پێتە هەر ئیشی ئەوەی پێت نەبێت لە دنیایە ئیشی ئەوەی پێتە کە لە ڕۆژی قیامەتە ئەیەوێ پاداشی گەورەت باتەوە نا ئەیەوێت تۆی خۆشەوێ چونکە ئینسانی خۆشەویست تاقی ئەکاتەوە ئەوانەی کە لە بەرچاو خوا ئەکەون ئیهمالیان ئەکات تووشی هیچیان ناکات دوو ئاەتی پیرۆزمان هەیە لەکوێی ئەم بابەتەیە جێیانە بێتەوە ئەوەی کە خوای گەورە فەرمێ عەسا ئەن تەکرەهوا شەیئەن وهو خەیر لەکم یان ئەفەرمێ ئین مع العسر یسرا چۆن سێری ئەمانە بکەین چۆن لە معادلەیە جێیانە بێتەوە مامەسا عەباس ئاەتی یەکەمت
عسى أن تكرهوا شيئا لقرآن ئێمە ئەگەر ئاەت لە سیاقی خۆی لاماندا خۆی بۆ خۆی تەنها یاسایەکی تایبەتمەندی و یاسایەکی گشتی قورئانی ئێمە مواتاکانی لێ هەڵەگۆزین ئەم ئاەتە کە ئەفەرمێ ومن يتق الله يجعل له مخرجا ومن يتق الله يجعل له من أمره يسرا ومن يتق الله نقطة إلى آخره ومن يتق الله لقرآن أمان منزورة ليكي لكوتايم آياتانا أفرمي عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم بس هندق لم آياتانا لباس خواسي طلاقة عسى ومن يتق الله يجعل له مخرجا لباس خواسي أوايا كإيتر أقيت حالتك جيانت أبيت دوزخ چبو آفرت چبو بياو ئیتر هەموو شوێنێک لات خۆشە وە کوردەواری ئەڵێم بێیانەی خاسا تایانەی پڕجەنگ بێپاڵای خاسا تام پاڵای پڕتەنگ ئەگەیتە ئاستێک کە ئیتر هیچ دەواازە و دەلاقەیەک نابینی بۆ ئاسوودەیت ژیان لێوان لێوە لە دۆزەخ خوای پەروەردگار بۆ دەرچەیەک دۆزینەوەی ئەم موسیبەتانە پێ دەفەرمێ بەس ڕووگەکەت بکەرە خوای پەروەردگار ومن يتق الله خوای پەروەردگار فەرمێ ئەوەی کە لێی بترسێ و کەیسەکەی تەسلیمی دادگای ئاسمان کە يجعل له مخرجا دەرچەیەکی بۆ ئەدۆزێتەوە ئەو دەرچەی کە ئێستا تەکڕەه شەیئەن دوجار بۆ یەکە وهو خەیر لەکم ئەلێرەوە ئەگەینە ئەوەی کە عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم ئەگەر پاسێک بە تیژڕەوی بڕوات کە ئەمە ڕووداوێکی واقعیە بۆت باسەکەم پاسێک بە تیژڕەوی ئەڕوات لە پڕێکا لەولاوە ئافرەتێکی پیرەژینی 70 ساڵ جەڵدەیەک لێ ئەیە قەڵەمی ئەژنۆی ئەشکێ و لە شوێنی خۆی ئەکەوێ سیارەکە بە بینینی ئافرەتەکە لە دەستی وەری ئەگرێ نایە لە ئافرەتەکە لە جادەلا ئەیا خۆی ئەکا بە کۆڵانێکە خۆی ئەیا لە ماڵێک 8 کەسە کوشێ لەو ماڵەیە 8 کەس نانی بەیانیە خۆن مناڵی چاوگەشی تایە گەنجی تایە ئاگایان لە دنیا نییە ئەم پاسە لە دەستی وەرەگرێ نایە لەو پیرەژنە کە بیکوژێ ئەوش لەویا جەڵدەلی ئەیا بۆی جەڵدەی ئەوەی کە تەواو نامرێ بەڵام بۆی بەر سیارەکە نەکەوێ ئەگەر ئێمە بەظاهر بۆ ئەم ڕووداوە بڕوانین مخالیفی عەدلی خوایە بۆ مافرەتێ نەکوش خۆ مافرەتە لەسەر مەرگایە کۆتایی تەمەنیەتی بۆ خۆی ئەکا بە ماڵێکە هەمویان 8 کەسی تیا ئەکوژێ مامۆستا عەباس ئەبێ ئەمە چۆن بۆی بڕوانین مامۆسایەکی زانکۆ قسەیەکی ئاستی بەرز نەزەریەکی ئەنیشتاین بۆ تەلەبەی پۆلی ئیبتیدایی باسکالی تێگەن تێگەشتنی ئێمەش بۆ سڕی قەدەری خوا لەبێ لەو ئاستایە ئێمە لەکوێی تێگەشتنی قەدەری خوای پەروەردگارین هەل لەبەر ئەوەیە کۆڵەکە و بڕبڕەی پشتی ئەم دینە کە ئەبێ فێری مناڵەکەتی بکەی الئیمان بالقەدەری خەیریه وشەڕی خەیرەکەی خەیرە بۆت شەڕەکەشی خەیرە بۆت لە قیامەتە لەسەری مەئجووری لە دنیاشا دروست دەکات پەیامی گەورەتری پێیە بۆت ئەزانەی هەڵگری پەیامی گەورەتری ئەبێ بەم مەسارانەیە بت بە هەر لەبەر ئەوەیە ئێمە ئاڵتونێک بۆ ئەوەی پارێ باش بکات ئەبێ لە زاخاوی بین ئەبێ بە ئاگر بیسووتێنین ئاگری بگەێنینە ئاستێک تا ئیتر مەعدەنە چاکەکەی دەرکەوێ بۆیە ئەبێ بەو ئاڵتونەی کە لە جامخانەیەکی تایبەتادا ئەنرێ و ئەبێ پاری باشیشی پێ بدرێ تۆش ئەبێ ببیتە ئەو مرۆڤەی کە خەڵکان خۆشبەختن کە ناوی تۆ بێنن خۆشبەختن کە لەگەڵیان نابژین فەخر پێ بکا کە تۆ مامۆسای ئەوی ڕۆژێ لە ڕۆژان لەگەڵ تۆیا سیلفێکی گرتووە بەڵام بەچی ئەگەیتە ئەوە بەناوبانگی مزەیەف نا بۆی کە لە تاقیکاریەکانە شان و باڵت هەڵگری ئەو مەینەتیانە بێت وەکو نمونونەکەی پێغەمبەری خوا سەڵڵەڵهو عەلەیهی وسەلەم بم باس کردی حەزرەتی ئیبراهیم دنیایە چەرمەسەری تووشە بێ بەڵام لە کۆتایی چەرمەسەریەکانە خوای پەروەردگارە فەرمێ فەئەتەمەهن هەموویانی تەواو کرد هەمووشیانی جێبەجێ کرد بۆ هیچیشیانی شەرمی نەکرد یەک نمونەی سادەت بۆ بڵێم بۆ لە مەگەر لەسەر بڕینی کوڕەکەیە بە ترسولەرزەوە لە پشتی پەنایەکە سەری بڕی ویستی سەری بڕێ نا وتەلەه للجەبین لەسەر لاپاڵی خست لەسەر تەپۆڵکەیەک بۆی دنیا بیبینێ کە من پەیامی خوایی جێبەجێ یەکەم ترسم نییە بانگی محەممەد بە ئاشکرا خۆشە وتەلەه تەلیانی تەپۆڵکە
لەسەر تەپۆڵکەیەک پەیامەکەی خوا جێبەجێ کە بریتیە لە سەربڕینی کوڕەکەم لە بەرووشانای خەم بۆی دەموچاوی نەبینم تەسیرم تێ بکە و پەشمان بمەوە لە جێبەجێکردنی کارەکە نە لەسەر لا ئەی سەیریەکەم بزانم ئیستیجابەی کوڕەکەم چۆنیە کەچی لەو پەڕی زەردە وسمایە یا ئەبەتی فعل سەیری باوکیەکە یا ئەبەتی فعل نافەرمێ سەر بمڕە ئەفەرمێ ئەنجامی بەوەی پێت کراوە سەربڕین چێ لە سەربڕین قورستر بۆیە دوای تەواوکردنی فەئەتەمەهن خوای پەروەردگار زۆر ڕاشکاوانە ئەفەرمێ ئینی جاعیلوکە للناسی ئیمامە ئەتکەینە پێشەنگ و پێشەوای تەواوی مرۆڤایەتی للناسی نەک بۆ مسلمانان للناسی ئەتکەینە ئیمام هەر لەبەرەوەی ئیبراهیمە بێتە چی لە قورئانە فەرمێ کانە ئوممە لەبەرەوە مامۆستا عەباس دڵنیابە هەموو گرفتێک کە بۆ دێتە پێش هەر ئەوەندە بزانە ئەگەر خۆم سەبەبم بما کەسەبەت ئەیدی الناسە تەسلیەکی خۆم بمزانم کرد خەڵەتەکانم چین چاکیان کەم خۆ ئەگەر خۆشم سەبەب نیم لە هۆکارەکەیە بە قودرەتی قادرێکە ئەو قادرەی کە ئەمەی بەسەر مناهێناوە عادلە زۆر عادلە دڵنیام لەسەری مەئجورم بەوەتی تەسلی خۆت بە حتا ئەگەر لە بەرامبەر کەسێکی شەوە تووشت بوو کەسێک زوڵمێکی لێ کردی ئەم زوڵمە ناتوانم ئەنجامەکەی وەربگرمەوە چکە دەسەڵاتم نییە بەسەریا بەوە تەسلی خۆت بێنێ کە ڕۆژێک یەت کە ئەو اقتصاصی ئێوە بە چاکتر وەرەگریتەوە لەسەر ئەو سەبرەی گرتوتە خۆ لە دنیایان نایبینی حەقی لێ بکەیتەوە ڕۆژێکمان هەیە کە خوای پەروەردگار بەعەلەنیە فەرمێ لیمەنی المولک اليوم ئەلەو ڕۆژەیە پاداشی کردەوەکان ئەو چەرمەستەریانەی کەیەنە پێش بۆت هاتوونە پێش هەر هەمویانی یوەفە الصابرون ئەجرهم بغیری حیساب ئەگەر ناوبڕیتیانە با یەک نمونەی واقعیت بۆ باس وەڵا ناوبڕیتیانە بەس هەر نمونەکەشم بۆ باس کە و منەمێ پرسیارێکم جا پێش نمونەکە بیکەم یا دوای نمونەکە ئارزوو کەی ئەبینە خەسارۆمەندی هەردوو دنیای بە کوردەواری ئەڵێ میشم چوو ئەویشم چوو ئەو کاتەی بۆ نمونە ئینسانێک ناتوانێت ئارام بگرێ یان ناتوانێت پەیامەکان و قەدەرەکان وەکو خۆی بخوێنێتەوە یان بۆ نمونە ئەوەی کە ئیبراهیم تەواویانەکە باشە ئەمجا ئەبێتە ئوممە ئێمە ناتوانین ئەمانە تەواو بکەین ئەمانە تێپەڕێنین دوای نمونە واقعەکەت وەڵامی ئەمەم بیتەوە بزانین کەسێک هەیە خەسارۆمەند بێ هەم ناڕەحەتیەکەشی توش بێ هەم مەئجوریش نەبێت لەو دنیاە بۆ نمونە ناتوانێت ئەمە بکاتە قادرمەیەک و پلیکانەیەک و پێی بێ بە ئوممەیەک یانی ئێمە کەسانمان هەن دوورن لەم پەیامە خواییە تا سەرنجخان دژایەتیم دینەکەن سوکنایی دڵیان بەوەیەت کە زەلیلی ئەم دینە ببینن ڕسوایی پەیامە خواییەکان ببینن پێش ئەوەی سزا قورسەکەی قیامەت ببینن خوای پەروەردگار قودرەتی خۆیان پیشانەیە چکە هەندێک جار خوای پەروەردگار کە موسیبەتێک تووشی کەسێکەکە ئێوێ ئەو پەیامەی پێ بڵێ من شەدید العقابیشم پێش بینینی سزا خواییەکان لە هەرەوە لەم نمونە لە ماوەی ئەوەی کە کاریکاترێکە لەسەر پەیامبەری ئیسلام دروست کردبوو ئەزانی بۆ ماوەی 6 ساڵ کونەمەشی لێ ببووە قەیسەری چواردەوری حیمایە بوون نەیەتوانی بە هیچ شوێنێکا بڕوە هەموو ڕۆژێکی مەرگێک بوو بەبێ ئەوەی کەسی شەڕەشەی لێ بکە دوجاریش بەو شێوازە مرد کە سووتانێک کە زۆر تەبیعی ئەتوانرا بکوژرێنرێتەوە ئاگرەی کەچی گیریان خواردبوو بۆیان ناکوژایەوە لە هەمووی قورستر گیانیشی دەرناچوە هەر هاواریە کرد ئەم موسیبەتانە پیشانی ئەمانە ئەیە بڵێ ئەمە لە دنیاە موسیبەتیان پیشانەیە بۆ ئەوەی کە پەیامی ئەوەت پێ بڵێم خەسارەتمەندی دنیا و قیامەت ئەوە تۆ بووی کە نەتوانی لە پەیامە خواییەکان تێبگەیت بەڵێ هەمانە خەسارە و مەندە نەبوو نەدارە لەوە ناخۆشتر نییە مامۆستا عەباس فەقیرێکی ناشکربی چونکە نەبووی لە دنیاە ناشکریشی لەو دنیا ئەوەتە قوڕەکە خەستەوێتەوە بۆیە ئیمانداری سابر هەموو ئەمانە کە بەسەریایەن باوەڕتانە بێ هەمانە زۆر فەقیر و نەبوو نەدارە بەڵام خاوەنی دڵێکە دەوڵەمەنەکان ئاواتی پێ ئەخوازن چونکە بەشێکی کەم لە خۆشبەختی سەعادەت ڕزقە دپارەیە لەوە مهمتر بینینی ڕۆڵەی ساڵح لەشی ساغ خۆشبەختیەکە کە خوای پەروەردگار بەسەر تا ئێڕێژێ ئەزانی محەممەد ڕاتب نابلسی قسەیەکیە فەرمێ
بە تەحەداوە ئەم قسەیە ئەەکەم لە ئینسانی متتەقی خۆشبەختتر نییە مەگەر ئەو کەسە لەو متتەقیتر نەبێ چونکە خوا لە سورەتی لەیلا فەرمێ فەسەنویەسیڕه لليسرا بەڵام بۆ ئەو کەسێک کە بۆ پەیامە خواییەکان دائیمەن گلەیی و گازنتەی هەیە و ئەمما من بەخیلە وەستەغنا فەسەنویەسیڕه للعسرا ئەگەینە ئەو ئاستەی کە قسەیەکم لە سەرەتاوە گرت واللهی بەدەیەها نمونەم لایە نمونەی هی ئەمڕۆژ کە ضەڕا بە سەرڕا تێگا خوای پەروەردگار یەک پارچە دڵی پڕەکا لە ئارامی موسیبەتێکی گەورەی هاتوۆتە پێش بۆی هەمومان بۆی بەخەفەتین بە چاوی تر سەیری بابەتەکەکەین زۆر قورسە هەندێک جار و هەستێکی چیزی لێوەرەگرێت تەواژەی بە عەمەلی تەطبیق کردووە ئینا لله وئینا ئیلەیه ڕاجعون یەکسەر خوای پەروەردگار سمەی بۆ بەکار نایێت وەبەشر الصابرین هەندێک جار وا هەست دەکەی کە جێش لە موسیبەتەکان وەرەگرێت مامۆستا عەباس لە کۆتاییەوە تا سێ پاداشتەیە سێ پاداشتی زۆر گەورە ئولائیکە هەموو ئەمانەی کە لەم کوالیتیە ئاژین صەلەوات من ربهم وەڕەحمە وئولائیکە هم المهتدون نافەرمێ سڵاواتێک سەلەواتون لە کێوە نافەرمێ لە عەرشەوە من ربهم لە خوایەک نافەرمێ ئەڵڵا فەرمێ ڕەب ڕەبیانی پەروەردەکار یعنی ئەو پەروەردگارەی کە ئاگاداری شتەکانیەتی لە قۆناغی پەروەردەیی ئەمە تووشی ئەم موسیبەتەیەکە سڵاواتی خۆی سڵاوەتهای بەسەرا ڕێژێ و ڕەحمەتی خۆشی ئەبێ ڕەحمی خوا چۆن چۆنی کاک دکتۆر ئولائیکە هم المهتدون ئەوان لەکوێ و ئێمە لەکوێ هەمیشە یعنی زۆر جار ئەم دەستەواژە ئەبیستین کاتێک ئەم نەسایحانە کاتێک ئەم گوتارانە نمونە واقعیانە ڕاستی خەڵکانێککرێ بە شێوەیەکی گشتی تا لێیانەوە فێر ببن هەمیشە ئەو نمونانەی کە لە پێغەمبەران و ساڵحین و هاوڵانی پێغەمبەران و تابعینەوە مەسەرەن باسەکرێ ئێمە دەستەواژەیەکی بەسیط خۆمانی پێ دەربازەکەی نەوان لەکوێ و ئێمە لەکوێ هەر فعلەن یعنی ئێمە ناتوانین وەکو ئەوان بین لە خوێندنەوەی پەیامەکانە ناتوانین وەکو ئەوان بین لە ئارامگریە هەر بەو دەستەواژەیە کە بەکارهێنین تەمان لە تۆنی قسەیە زۆر جاری وایە مەتحوزەم دەرەکەوێت لە قسەکانە یعنی ئێستا من کەسێک تۆ پرسیار لە من کەی فڵانە کەس چۆنە هەر بەوەی تۆنی قسەم گۆڕی وتم ئەو تو یەکسەر بە کەسێکی خراپێتە بەرچاو تۆنی قسەم گۆڕی وتم ئەو یەکسەر بە کەسێکی باشێتە بەرچاوت هەر بەم دەستەواژەیە کە ئەڵێن ئێمە لەکوێ و ئەوان لەکوێ بۆ دەرەکەوێت ئەوان زۆر لە بەرزیان بەڵام ئەوان بەچی گەشتنەوە بەرزیە هەر مەگەر بە تەطبیقکردن و بە خۆ دەوڵەمەندکردن نەبوو بە جێبەجێکردنی ئەم پەیامە خواییانە کە ئێستا لە ناو ئێمەدا هەن ئەوەیشی کەوای لە ئێمە کردو ئاوا بەو دەستەواژە بڵێن ئێمە ئەوەیە دەخەکان هەن بەڵام ئێمە خۆمانی لێ دزینەوە یان جێبەجێی ناکەین یا لەو ئاستەیانین کە جێبەجێیکەین بۆیە ئاست نێوانی ئێمە ئەوان بۆ بە ئاسمان و ڕێسمان هەمانەوێت دەست لە دنیا بەردەین و قیامەتیش بەدەست بێنی ینی هەردووچیمانەوێت بزەبت ئێمە ئەمانەوێ پاداشتی گەورەش وەربگرین بەڵام قولە پێشمان تەڕ نەوێ لە بەرنامەیەکە لەگەڵ جەناوتە باسی ئەوەم کرد بۆ گەشتن بە گەورەییەکان کاڵا مەزنوگران بەهاکان ئینسان ئەبێ قوربانی بۆ بدا مەگەر پێغەمبەران قوربانیان نەدا تا گەشتنەوە ئاستە مەگەر پیاوچاکان کە گەشتونەتە ئەوەی کە ئەتر لەو ئەقسەمە عەلە اللهی لە ئەبەڕە ئەگاتە ئاستێک ناز بەسەر خوایەکە سوێنی جێبەجێ ئەکرێ لای خوای پەروەردگار ئەوەیە کە ئیتر پەیامە خواییەکان کە ئەیان بینێ بە چاوی سەر بە چاوی دڵیش بۆیان ئەڕوانێ و جێبەجێیانەکە کاکی دکتۆر ئێمە دەرفەتی بەنامەوان زۆر دەتوانم بڵێم کۆتایی هاتووەرەوە ماوەتەوە کە شتێک ئەگەر ما بێتەوە پێویست بێ بێڵەی نمونەیە کە باسی بکەیت ئامۆژگاریەک یعنی مامۆستا عەباس من یەک نمونە تۆزە درێژەی پێ نادەم بەس واقعی ناچم بۆ سەردەمی سەحابیش ئێمە لە سەرەتای بەرنامەکەەوە باسی خواسی نەبوونی نەداری مەینەتی ئەمانەمان کرد بەڵام ئەوەش بزانە وا نەزانی هەر بە نەبوونی و نەداری ئەم دینە فێری ئەوەمانەکە کە ئەبێ نەبوو بین نەدار بین نە حتا ئێمە جمعان بۆ سنەتە سورەتی کەهف بخوێنین یعنی چوار چیرۆکی تیا یەکێک لەو چیرۆکانە مەوزوعی زیلقەرنەینە زیلقەرنەین تەواوی سەر زەوی لە ژێر دەستیا بووە بەڵام عەبدێکی ساڵح بوو خوای پەروەردگار بە مەدح باسیەکە
بۆ وا نەزانی کە ئتر ئەوەی کە دەوڵەمەند بوو یا ئەوەی پاشایەکی گەورە بوو خاوەن دەسەڵات بوو خۆی پرۆگات دنیا یاوەتە قیامەتی نایەتێ نەوەڵا ئەوەشی کە بوو خاوەن دەسەڵاتە بەڵام بزانێ بەکاری بێنێ خۆی پردگار ئەیگەێنتە ئاستێکی بەس ئەوە تا لە قورئانە تۆماریەکە نمونەیەکی سادە بۆ بێنمەوە مەسەلەن عروە هەل لە یوتیوبە لە گۆگڵا لێبن عروەی کوڕی زوبەیر کێیە تەمەن عروەی کوڕی زوبەیر تابعیە ئەم عروەیەکێکە لە بازرگانە گەورەکان دەوڵەمەنێکە لە ئاستێکایە دەوڵەمەنیەکەی لە کاتی پێگەشتنی بەرووبوومەکەیە کۆمەڵێک کرێکارە گرێ ئەفەرمێت دوو چین سێ چینی بلۆکەکانی سیاجی باخەکەم لابرن بۆی تەنها دوو چینی بمێنێتەوە و لەوحەیەکی گەورەم بۆ بنووسن هەر کەسێک لێرەوە تێپەڕی گردنی ئازانە بێ لە بەرووبوومی باخەکەمان نەخوا ئەوەندە سەخیت بووە کاتێککە بەرووبووم تەواو بێ هیچی نامێنێ کرێکاری بۆ گرێتەوە بۆ چەند دۆنمە عەرزەکەی بەرزی کاتەوە بۆی کە ئتر مەرووماڵات عەزیەتی نایە تا پێ ئەگاتەوە دێ ئەم عروەی کوڕی زوبەیرە یەکێکە لە فوقەهای سەبعەی مەدینە ڕەقەمە قورسەکان عالمێکی زۆر گەورە بۆ دەوڵ لە یوتیوبە لێن ئێستاش قەسرەکەی ماوە کوالیتی قەسرەکەی لێو ئاستایە کەچی ئەم عروەیە طبعا عروە وەکو نمونەیەکی سادە عروە کچی کوڕی ئەسماء کێ ئەسما زاتن تاقینە ئەوەی کە کچی ئەبوبەکری سدیق و زۆربەی فەرمودەکانی لە پوریەوە وەرگرتووە کە خاتو عایشەی دایکی ئیماندارە لەم بەیتە باوکیش یەکێکە لە عەشەرەی مباشەرە زوبەیری کوڕی عەوام دەیەوە عروەی کوڕی زوبەیرە تووشی سەرەتانی خاچە بێ ئەفەرمونە بێ بیبڕیتەوە تەمەنێن ڕووداوە و متەواتر و هەموو زانیانی باسیش کراوە لە وتارەکانە بەس درامە بەستم ئەوەیە ئەڵێن ئەبێ شتێ بخۆی بەنجت کاواگار لە دنیا نەمێنێ ئەڵێ وەڵام قەشتی وا ناکەم بەس تەنها ئەوەندەمەیە حاڵەتێکم هەیە لە نوێژە بۆم دروستە بێ چوومە سەجدەوە کاری خۆتان کە مێژونووسان سەرچاوە باوەڕپێکراوەکان ئەفەرمن کاتێک کە سەری چووە سەجدە تەورەکەیان هێنا چکە مشار چکە کە خاچەکە ئیبڕیتەوە ئێسخانیشی تێکەوێ ئەبێت تەورێکی قورس بێ ئێسخانەکەش بشکێنێ کە قاچیان قرتان لەم یەتەئەوە گۆشتەکەی وسخانەکەیان قرتان لەم یەتەئەوە بەبێ بەنج لەم یەتەئەوە یعنی نەیوت ئۆه قاچە قرتا بەڵام بۆی خوێنی زۆر لێ نەڕوا چکە خوێنی زۆر لێ بڕۆ ئەمرێت لەو دقەیە پەلەپەل مەنجەڵێکی فافۆنیان هێنا لێوان لێو بوو لە ڕۆنی قرچاو بۆ ئەوەی کە پێستەکە بسووتێنێ و بە ئێسخانەکەیە بنووسێ بۆی خوێنەکە بگرسێتەوە ئەلەم حاڵەتەیە یەکسەر بورایەوە چکە ئینسان کە ئازار یەگاتە ئاستێک ئێتە تەبگە بێ مێشک بورایەوە کە بورایەوە دوای چەند خولەکێک هۆشی هاتەوە سەر خۆی سیرەکە مەجلیسەکە تەبیعی نییە هەموو مات و خەمبارن سیرانەکاڵەوە بۆچی بێتاقەتن بە زەردەوسمەیەکەوە ئەڵێن وەڵای قوربانگیان چی بێ لە تۆ نهێنی لە گەراجەکەی پشتەوەی سیارەکانت بە مەستەلاحی ئەمڕۆ چکە گەراجی ئەسپەکانی هەبووە لە گەراجەکەی پشتەوە چوار ناڵە چاوگەشەکە یەحیایانەوە بزانم ئاگای لە خۆی نەبوو بەسەرا کەوتە خوارەوە ملیشکا و گیانی دەرچوو مێژونووسان ئەفەرمن سەیری دەموچاوی ڕوەیان کرد ڕوەیەکی تاجیری دەوڵەمەنی فەقیهێک خوێنەوارێکی زۆر ئاسبەرز بەو دەوڵەمەند نییە بەڵام چونکە ئێرەی وابەستەی ئەوە پارە تەسیریتەکە نە دەوڵەمەنەکەی مەغروریەکە ئەفەرمون بە دەموچاوێکی پڕ لە زەردەوسمەوە فەرمووی پەروەرێنی بە حەقم ئای کە میهرەبانی هەزارەها سپاس بۆ تۆ لەم چوارە سییانیانت هێشتەوە دانەیەکیانت برد ئەی پەروەرێنی بە حەقم زۆر سپاس بۆ تۆ لە چوار کوڕم سییانیانت هێشتەوە دانەیەکیان گەڕانەوە بۆ لای خۆت ئەوەی کە هێشتوتەوە مڵکی خۆتە ئەوەشی کە بەدوتەوە مڵکی خۆتە واللهی نمونەی عروەم لەم سلێمانیا بینیوە من پیاوم بینیوە لەو ئاستەیە کوڕی جگەرگۆشەی لە بەرچاو خۆیە سیارە لێی یاوە مێشکی پژانوە واللهی ئەوەنە جوان وتی ئینا لله و ئینا ئیلەیهی ڕاجعون غەمباریم بە دەموچاویەوە نەبینی واللهی تا ڕۆژی قیامەتیش ئەم کەسانە هەن بەس تەنها ئەوەیە بەس مجەڕەد بزانی چۆن پەیامەکان لە دەستەواشی زارەکیەوە داخل بە عەرشی دڵیتی بکەی ئەنجا بزانە ئەم دڵ ئەبێتە چ دڵێک وەکو پێم وتی مام سەعباز نمونە زۆرە ئەم بابەتەش کە ئەمڕۆ ئەگەر خەڵکان بەشێتمان نەزان بڵێن یانی چی دەستەواژەی گەشتبینی بۆ مصیبەتەکان نا بەخوا بە گەشتبین بەس لەمانە تێبگە بەس کتێبی زلەی میهرەبانی سەعیدی نوڕسی بخوێنەرەوە ئەنجا بۆت دەرەکەوێ هەموو ئەو مصیبەت ئیبن تەیمیەک 18 ساڵ لە سجن ئینفرادیایە مەجالی ژنهێنانی نابێت بەڵام ئەوە تا ڕۆژی قیامەت بەرهەمەکانی تەلەبەکانی ئیبن قەییم ئیبن کەسیر سەدەقەیەکی جاریان بۆی ئەڕۆن
یعنی نمونەمان زۆر زۆرە بۆ ئەم بابەتانە. زۆر بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی بانخواست مامۆستای زانکۆ سپاس بەو تەشیرینەکانت. یاخوا سەربەرز بن. خی گەورە دەرفەتی باشترمان هەبووە. یاخوا سەربەرز خی گەورە پاداش دەباتەوە ئینشاءڵڵا. زۆر سپاس. خی گەورە سەلامەتان بێ. نەرە بەڕێز و خۆشەویستەکان سپاس بۆیەوە کە تا ئێستا لەگەڵمان بوون. سپاس بۆ هاوکارانم تا بەگەیشتنەوەیکی تر بە میهرەبانی پەروەردگارتان ئەسپێرین. خواتان لێبێ.